أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم القصاص في القتلى الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان ذلك تخفيف من ربكم ورحمة فمن اعتدى بعد ذلك فله عذاب أليم. ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون. كتب عليكم إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا الوصية للوالدين والأقربين بالمعروف حقا على المتقين. فمن بدله بعدما سمعه فإنما إثمه على الذين يبدلونه إن الله سميع عليم. فمن خاف من موص جنفا أو إثما فأصلح بينهم فلا إثم عليه إن الله غفور رحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن
كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون صدق الله العظيم. ما شاء الله تبارك الرحمن اللهم زد وبارك. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خوای پەروەردگار ڕۆژ و نوێژ و تاعەت و عیبادەتی هەموو ئێمە و ئێوەی عزیز و خۆشەویست قبوڵ بکات ئینشاءالله. داواکارین لە خوای پەروەردگار دەروی ڕەحمەتی خۆی لە تێکڕای موسڵمانانی جیهان بکاتەوە، بە تایبەت موسڵمانانی خۆشەویستی هەرێمی کوردستان. ئازیزان و خۆشەویستان، خۆشحاڵم بۆ جارێکی تر لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە ئێوەی زێدە خۆشەویست ئەگەمەوە. هەڵبەتە ئەمڕۆ ئێمە لە شاری هەولێری خۆشەویستین، شاری قەڵا و منارە، ئەو شارەی کە هەمیشە بڕندگۆکانی پڕاوپڕن لە جوانی، مزگەوتەکانی پڕاوپڕن لە محبەت و خۆشەویستی، نواندنی جوانترین پەرستش بۆ خۆی پەروەردگار لە مانگی پیرۆزی ڕەمەزان و تێک ڕای مانگەکانی ساڵ. ئەمڕۆ میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست، میوانی کەناڵی ئاسمانی پەیامە، ئەویش مامۆستای زۆر بەڕێز مامۆستا نەوزاد ڕیفعەتە کە پێشنوێژی مزگەوتی ئاڵتونە لە شاری هەولێر. پێش هەموو شتێک سوپاسی ئەو خۆشەویستانە ئەکەم کە هاوکارمان بوون، یارمەتی دەرمان بوون کە ئەڵقەی ئەم جارەی ئەم بەرنامەیە لە مزگەوتی ئاڵتون تۆمار بکەین. هەروەها سوپاسی جەنابی مامۆستا ئەکەم کە بەدەم داواکارێکەمانەوە هاتووە و قبوڵی کردووە کە میوانێکی ڕۆحسووک و خۆشەویست و ئازیزی بەرنامەی سەدای زێڕین بێت. هەروەها سوپاسی ئەو ستافە خۆشەویستە ئەکەم کە ماندوونە ناسانە سەرباز ئاسا لە مەیدانی جەنگی ڕاگەیاندن هاوکارمانن لە بەڕێوەچوونی ئەم بەرنامەیە. بۆی زیاتر درێژە بە قسەکانم نەدەم، چینە لای میوانە ئازیزەکەمان، پێکەوە بەخێریە هێنین، ئەڵێن مامۆستا بەخێر بێی بۆ بەرنامەی سەدای زێڕی. سپاسان دەکەم، جەنابشتان بەخێر بێ. زۆر سپاس دەکەین. مامۆستایەکی ڕووگەش و ڕووشیرین و هەمیشە قسە خۆش لەوەتەی من هاتمە ناو مزگەوتەکەەوە ویستمان دەستکەین بە تۆمارکردنی بەرنامە. ماشاءالله هەر بە قسەی خۆش و بە یادەوەری خۆش و بە کۆمەڵێک سەرنجی خۆش دەستت بە قسەکردن و گفتوگۆکردن کرد لەگەڵمان. با بزانین مامۆستا نەوزاد ڕیفعەت چێ و خەڵکی کوێ و لەکوێ لەدایک بووە.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. زۆر بە خێراتتان دەکەم بەڕاستی ئەرکەچی پیرۆزە جەنابتان کە هەستان بوو سەردانەی من و منتان بەسەر کردەوە زۆر سپاسان دەکەم خدا ئەجرتان بنووسیتن ئینشاء الله خدا موفقتان کە من ناوم نەوزاد ڕفعەت فەتاح لە شاری هەولێر لەدایک بوومە من دەرچووی پەیمانگەی مامۆستایەکانم بەشی وەرزشی و من طبعا خێزاندارم لەبەرەوەی هەر لە ڕیشەکەم دیارە پیر بوویمە من چار منداڵم هەیە کوڕا بە ناوی خەلیل و لەگەر بیلالی ماشاء الله يعني و دوو کچیشم هەیە سمەیە و عائشە هەردوو شویان کردی الحەمدولله خۆی پەروەردگار سلامە دنیا ڕەبی من ئێستا لە مزگەوتی ئاڵتون پێشنوێژ و بانگ بێژم خۆی گەورە لێت قبول بکە ئینشاء الله هەمیشە ساغ و سەلامەت بی مامۆستا وەرزش و قورئان خوێندن دووکایی جیاوازن هەرچەندە وەرزش یەکێکە لەو سێکتەرانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام تاکیدی لەسەر کردوێتەوە کە موسڵمان نەبێ وەرزشوان بێ چۆن یەکیان گرتووە جەنابەت چۆن دەرچووی پەیمانگایەکی وەرزشی دواتر بووی بە قورئان خوێنێکی نێودەوڵەتی ئەتوانین بڵین کە جێدەستە دیارە لە شاری من هەر لە سەرەتای ژیانم هەر لە مناڵیەوە ئەم هەر حەزم لە وەرزش بوو بە حکمی ئەوەی لەگە برایەکانم دادەنیشتین ئەمە لە ماڵێ هەشت برابووین ئەو هەشتا زۆر بزار لە غرفەکی بچووک لە ماڵەوە دەمان کردە دوو تیپ سار لەو باوچم بە ڕەحمەت زۆر حەزی لە وەرزش بوو ئەویش ئەجا کە تۆپانیمان دەکردو لە ماڵێ زۆر خولیای وەرزش بووین زمانی خۆشی بابڵین بەس تەمەشای تۆپانیەکانی منتەخەبی عێراقمان دەکردو دەوراتی خەلیج دەبوو کاسی عالەم دەهات خەڵکیش زمانی خۆی زۆر ئەوهانە بڵین ئەو ئەتاریە هەبێتن یان ئێکس بۆکس هەبی یان شتی منداڵان زۆر کەم بوو هەر ئەوەندە بوو یان دەرسەکەت دەخین یانش وەرزشت دەکرد جا من لەگەر ئەوەی سەبر وەرزشەکەم کرد هەر خۆشم چوومە پەیمانگای هەولێر دەرچووی پەیمانگامە ساڵی 1970 خەرجم کردیا یاریزانی نادی هەولێر بووم تۆپی پێ لە بەشی هجوومگەمم دەکرد بە سەبر ئێستا بابڵین لەبەر ئەو زوریفە ئێستا کەم هاتوویتەوە دیفاع ئەنە وەڵڵا دیفاعیمە من ئێستا الحەمدلله هەتا ئێستاش وەرزش دەکەم لە یانەی بروسک لای کاک سەردار ئیسماعیل حەوێز کە یاریزانی بەناوبانجی بڵین ئێستا عالمی الحەمدلله لای ئەو وەرزش دەکەم هەتا ئێستا الحەمدلله بەردەواممان بۆ ئەو پیاوە بەڕێزش هەیە جا ئەوزا بابرین لە کاتی کە وەرزشم دەکرد سبحان الله هەر زۆر مەرەقم دەنجی عەبدولباست و منشاوی بوو باشە کەواتە ئێستا حتمما هاندەری تیپێک یاخود یانەیەک یاخود وڵاتێکی بەڵێ وەنیە جا کەشفیەکەی بۆ بینەدانیان پێویست ناکە والله لە دووسێ چاوپێکەوت شەر باسم کردیە من طبعا لە یانەکان با بڵین لە کوردستان ئەوە یانەی خۆمە یانەی هەولێر زۆر پاڵپشتیان دەکەم و حەزشم لێ و کە یانەی هەولێروی بەس لە یانەکانی کە بڵین لە ئەوروپای بەرشلۆنەمە ئەمن کەواتە پێکەوە دەگونجی خۆشحاڵ بۆ مامۆستا گیان دەستپێکێکی جوان بوو پێم خۆش بوو ئێمە حتمما جگە لە قورئان ئەهلی ئیمان الحەمدولله هەمیشە چەندین اختصاصی تریان هەیە بۆیە ئەوە مای شانازیە بۆ موسڵمان کە خی گەورە فەزلێکی پێ ئەدا ئێمە هەمیشە وتومانە مامۆستا دەنگخۆشی سیلعەیەک نییە لە بازار بکردرێ و مثلەن دروست ناکرێ مثلەن هەڵی واسی بە خۆتدا حتمما خی گەورای بەخشێ یان لە شتی خێر و باشە بەکاردێ یاخود بە پێچەوانەوە مامۆستا سەرەتای دەستپێکردنی قورئان خوێندنی جەنابەت لە شووە سەری هەڵدا با بڵێن ئەو مامۆستایە چێ بوو کە وای کرد مامۆستا نەوزاد قورئان خوێنی لێ دەرچێت ئەمە لە شاری هەولێر لە گەڕەکی خانەقا بووین گەڕەکی خانەقا دووسێ مزگەوتی لێبوو مزگەوتی شێخ مستەفای نەقشبەندی کە یەک لە ئەولیایەکان بوو والله ئەعلەم لە هەولێر هەموو کەس دەیناسیتن و مامۆستا سەید عەزیز نەقشبەندی کە مامۆستا بووە کە ئەو گەڕەکە خانەقایە هەمووی قەرزاری مامۆستا مەلا مەحمودن لەگەڵ مامۆستا سەید عەزیز نەقشبەندی
مامۆستا مەلا مەحموود مزگەوتەکەی لە لای سەرەوە بوو کە لە دوایی مامۆستا سەی سەفا لەوێ بوو سەی سەفاش وەفاتی کرد کە ڕەفیقم بوو بە ڕەحمەتی خواکەوی ئەمن لە ساڵی 1983 یەکەم جار بانگمدا لە مزگەوتی مامۆستا مەلا مەحموود 1983 بەڵێ لە ساڵی 1984ەوە دەستم بە قورئان خوێندن کردیا مامۆستا سەید عەزیز تەجوید دەکەم لای خوێند و مامۆستا مەلا مەحموودیش قورئانەکەم لای مامۆستا مەلا مەحموود ختم کرد لە بیرتە یەکەم بانگ بەچی مەقامێک بەڵێ یەکەم بانگ لە بیرما مانجی 12 بوو دنیا زستان بوو نوێژی عیشایە بوو بە مەقام بەیاد چوون بانگمدا کە بانگمدا یەکەم جارم بوو بەس یەکەم جارش هەر ناخۆشە ئینسان بەس ئەم بڵێن جورئەتی ئەدەبیم هەبوو لەبەر ئەوەی ئەمن لە قوتابخانە لە کۆڕەکان و لە زۆر شتان بەشداریم کرده بوو بەڵێ ئینجا مەقامی بەیاد هیچەکە لە مەقامە ئەساسیەکان بەڵێ هەردوو شەهادەکەمان بۆ بدە لە مەقامی بەیاد بە بانگ بابزانین چۆن بوو ئەو بانگی کە جەناب لە 83 بەڵێ داوتە بە گوێی خەڵکە لە شەهادەکان ڕاپێدا بەڵێ هەردوو شەهادەکە أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله ما شاء الله ئەمە مەقامی بەیاتە مامۆستا بەڵێ ئەگەر پێناسەیەکی مەقام بکرێ لە لای جەنابی مامۆستا چۆن ئەیکا پێناسەی تۆ بۆ مەقام چییە؟ بەنسبەت مەقامات ئێستا زۆر ئیشکالێکی لەسرە هەندێک بڵێن مفتیەکان و هەندێک زانایەکان دەڵێن زۆر باس لە مەقامات نەکرێتن لە کاتی قورئان خوێندن بەس ئەمن دەڵێم ئێستا هەر بە فیتڕەتی مرۆڤ هەر لە فیتڕەت لە سروشدا خۆی کە یەکێک دەنجی خۆش بوو کە ئاوازێک دەڵێ ئاوازەکەی دیارە بە چ مەقامەکە بەس لە کاتی خۆی نەبووە کەسێک تەصنیفی ئەو مەقاماتانە بکاتن بەس ئێستا بوویتە عیلمەک و بوویتە کولەی لوداندرایە و مەعهەدە و هونەرە جوانەکانی لوداندرایە و ولا با بڵێن یەکەم کەس کە بوونە مەقاماتیان خوێندێ بە قورئان هەر قاریئە میسرەکان و قاریئی عێراقیەکان بوونە بە مەقامات خوێندراوە ئەگەر بە مەقامات نەخوێندرێ یعنی شتەکان تێک دەسی ڕاستە ئەمە دەڕێن قورئان خوێندن ئەوەل جار دەبی ئەتوو هەڵەت نەبی لە قورئان خوێندنەکەی تەجویدەکەش تەواو بی و عەمەلیش پێ بکەی کاتی ئەتوو قورئانەکە تەواو بوو الحەمدولله عەمەلشت پێ کرد و تەجویدەکەشت تەواو بوو نابی لە محەڕەماتەکان ئەتوو نێزیک بکەوێەوە هەر بە کول جەنابت دەزانی لە ڕووی تەجویدەوە لە ڕووی شەرعیەکە و فقهیەکەوە نابی قورئان تابعی لەحنەکەی بیتن دەبی زۆر کەس هەیە مەقسەد دەبینی زۆر درێژ دەکات ئەمە لەگەڵ ئەوەی نینە بەس ئێستا با من بە جەناب نمونەکت بۆ تو بۆ بینەران بینمەوە تامزان بەنسبەت سوودی مەقاماتێ لە قورئان خوێندن ئێستا ئەو جادەی ئێستا شارعەکان خەڵکە بە سیارە هەموو پێدا دەڕوە جادەکە هەمووی ڕاستە هەر سیارەیەک هەر سائقە بەنەو عەقدە پێدا دەڕوە بەس یەک جادەیە ئەگەر یەک تاسەی بکەی سیارە هەموو هادە لەرزی هەموو خەڵکە دەزانی ئەوە تاسەی کرد ئەوەی سایقیش نەبی مەقاماتش ئەو هایە ئەگەر قاریئێک قورئانی بخینیتن ئەگەر نەشازی کرد دیارە ئەمە پێناسەیەکی جوان پێناسەکە ئەوەیە دەبی ئینسان قاریئ بزانی مەقامەتەکان کو دەخینی چونکە ئێستا ئەمە شتێکمان هەیە دەرێ وێنەی ئایەتەکان یعنی تەسویر ئەلئایەت ئەگەر باسی جەهەنەم بکەی لە ئایەتەکان خۆت پێی ناتوو پێ بکەنی ونیا یان دڵت پێ خۆش بی دەبی بە مەقامەشی حەزیم بخینی ئێستا مەقام سەبا مەقام حوزنە باڵێن کاتی دەگەی لە مەقام سەبای ئەتو ئایەتی جەهەنەم دەبی بە مەقامی ڕەز کە بابڵێن دڵخۆشکەرە باسی ئەتو ئەگەر جەنەت کرد بە مەقام ڕەز بخینە یعنی ئەوە شێوازەکە کە دادرایە پەیڕەو دەکرێتن بەس بە یەک شەرتی گوتمان نابی
وابكي قرآنك راب تشيلو لحنكي تجدكي تبدي توشي محرمات بي وەکو خۆت بە چ مەقامێک مرتاحی کە قورئان دەخوێنی؟ أمن بهر حفظ مقام رئيسي كداخينم بس مقام بيات وحجاز لا من زور خوش جا تۆزێکمان لە حیجاز بۆ بخوێنە بەڵێ. پێمان خۆش. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقال الذي آمن يا قوم اتبعون أهدكم سبيل الرشاد. يا قوم إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار. من عمل سيئة فلا يجزى إلا مثلها ومن عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فأولئك يدخلون الجنة يرزقون فيها بغير حساب. صدق الله العظيم. وصدق رسوله الكريم ونحن على ذلك من الشاهدين الشاكرين. جزاك الله مامۆستا گیان. هو مقامی حیجازە. بلى هم حزنە هم بس صدق الله كم ببيعت كرده ولا أو معلومات ببيعت بس مطلع كي داخل بنوكي بحجاز بلى. مامۆستا ئەم علمە لە فیترەتەوە جەنابەت فێری بووی یان خۆت بە مەدرسە فێری بووی؟ نا والله هر من بخوم لصالح اشتها كان دوسي رفيقم هبو ما مستعبن لقوان دانشتين وخوش مزور متابعة مدكت حد لو خم في صبر في مقامته كان بمو أداء كان ذكردو بس أواني بابلين أهلي اختصاص لي أنا مدبرسي كأواني خاصة مسألة مقامات أجر بنو طبخيني زوزور باشتره الكليان مدبرسي زي هبو مثلا نشاز بيان أو أبو بس بمروري أو صالاني كروجت لسلمتي باريس بس برتوانيم بابلين نختك فير بم سكو أما كسنية بتواني بلي من مقامات بهمي بكامري دزانم احتمالي هي أتو لايتو بخود بيت باش بقارئك بس للاي أواني كأهلي اختصاصا احتمالي هي كم كنت هر دبيتم ڕاستە فەرمووی لەسەر ئەو مەقامی حیجازە خوا لێی خۆش بێ شێخ وەلید ئیبراهیم مۆشەحەیەکی هەیە زۆر جوانە ئەگەر گوێت لێگرت بێ کە ئەڵێ عندي لأجل فراقكم آلام فعلام أعذل فيكم وألام. شتێکی زۆر خۆشە. جا من پێشەوەی بچم بۆ لای دابڕانێک کە داوای دابڕانێکەکەم دابڕانێکی ڕیکلاممان هەیە یەک کۆپلەت بۆ ئەڵێم لەوە ئەگەر ئیزن بفەرمی. بلى إن شاء الله. عندي لأجل فراقكم آلام فعلى موعذل فيكم وألام. جا ئەمە هەم مەقامی حیجازە هەمیش ئەوەیە کە مامۆستا وەلید ئیبراهیم کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت بۆ کرد کە مامۆستا تەشریفی هێناوە بۆ ئەم مزگەوتە خوا لێی خۆش بێ دوای ئەم ناوبڕێ ئینشاءڵڵا باسێک لەو تەشریفی هێنان و هاتنیانەکەین بۆ مزگەوتە. خۆشەویستان ناوبڕێک و دواتر دێینەوە خزمەتان. خۆشەویستانم دووبارە سەلامی خواتان لێبێ. درێژە بە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین ئەدەین لەگەڵ مامۆستای زۆر عزیز و خۆشەویست مامۆستا نەوزاد ڕفعەت فەتاح لە شاری هەولێر. مامۆستا نەوزاد باسی ئەوەت کرد کە شێخ وەلید هاتووەتە ئەم مزگەوتە و لێرە مەجلیسێکی قورئانیتان بۆ جێڕاوە. ئەوە چۆن بوو؟ چ ساڵێک بوو؟ هەروەها شێخ وەلید
گوێ لە دەنگی جەنابەت بوو ڕای چی بوو لەسەری؟ بەڵێ طبعا من بداياتي هەروەم دەزانی شێخ وەلید وفاتی کردیە برادرێکم هەبوو ناوی ئەبوو محەممەد بوو لێرە طبعا ئەو مزگەوتی ئاڵتون بداياتی وەچی خەڵکەکان کە هاتن لە برا عربەکانمان هاتنە ئێرە خەڵکەی زۆر هاتە ئێرە ماشەڵڵا ئەوانەی جەماعەتی فەلووزە و سامەڕاو قائم و ئەوانە هەمووی هاتنێرە الحەمدلله ئینسانی زۆر متدەین و خەتیب و ئیمام و قاری زۆری تێدا بوو جاکە هاتنە ئێرە من ئیمامەتیم دەکرد و قورئانم دەخوێن لێرە جومعان خۆم دەمخوێن ئەڵا تەلەفۆنیان کرد گوتیان شێخ وەلید قاری ئەگەر لێرە هەیە شێخێک ئیمامە و قورئانش دەخوێنی ماشەڵڵا دەنجی زۆر لە تو دەکات و نێزیکە گوتی کوردە گوتی گوتی وەڵڵاهی جا پێم خۆشە بیبینم و بێمە خزمەتی ئینشاڵڵا ئەگەر هاتم خەبەرم دەنێ دێت وەڵامیش گوتم کۆ شێخ ماوە گوتیان وەڵا ماوە وڵا ڤیدیۆیەکیان بۆ لێدام وڵا دیار بۆ تەلەفۆنیان کرد هاتە ئێرە ئەم چوومە خزمەتی کە چوومە خزمەتی دانیشتین لەوێندەر تعرفم لەگەری کردو ئەو داوای لێ کردم ئەمن هەندێکم لۆخین ئاویش لۆ مخیند و وەچی ئەوەمان کرد و طبعا سوپاسی بەڕێز حاجی ئیدریس دەکەین کە خاوەنی پرۆژەی ئالتون ستیە کە هەم مزگەوتەکەش بەڕێوە دەبا الحەمدولله لەسەر داوەتی وی کە گوتی پێم خۆشە ڕێزی لێبگرین لێرە ڕێز ناکمە لۆ خوا لێ خۆش بوو شێخ وەلید ئیبراهیم کرد و شەوەکیش دانیشتین لەگەر شێخ وەلید ئیبراهیم کە خەڵکەکی زۆری شاد بوو الحەمدولله شەوەکی زۆر مبارەک شتان ساغ بێ ڕەبی زوو لێرە فستیڤاڵی قورئانی ئەکرێ لە مزگەوتە هەست و شعوری و خەڵکە چۆن چۆنیە بەرامبەر بۆ فستیڤاڵانە بە دەمەوە هاتنی خەڵک چۆن ئەبینی ئەو قاریانەی بەشداری ئەکەن لەو فستیڤاڵانە چێن بە خوددای ئەگەر کاک محمد دارێک ئەگەر کو ئاو نەدرێتن کەس دەبی کاتی وەچی ئاوەکەی و دەچی گەشت دەبتەوە قەنەعەت بکە ئەو خەڵکە تێنووی ئەو مەزدیسانەیە ماشە ئەڵڵا ئەمە چەند جارە ئەلێرە مامۆستا جەنابی شێخ مەزەر خۆرەسانی سوپاسی دەکەین کە لەگەر کەناڵی سروش زۆر جاران دێن لێرە ئەزت دەچێشن ئەو فستیڤالە دەکەن خەڵکەشی زۆر دی مامۆستا یعنی الحەمدولله هەتا ئێستا لە هەموو شوێنەکان قورئان خوێن هاتیە بەبێ جیاوازی یعنی هەر ساڵێک لە شوێنێک دەهین الحەمدولله کەواتە توانیوتانە الحەمدولله لە بواری قورئان لە مزگەوتە جێدەستان دیار بێ و دڵی خەڵک دابن بۆ گەڕک و منتیقەکەش بەڵێ الحەمدولله مامۆستا هەموو قاریئێک بەش بە حاڵی خۆی بەشداری لە فستیڤاڵی نێودەوڵەتی ئەکا دەچێتە وڵاتان و بانگهێشت ئەکرێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن جەنابەت بۆ هیچ وڵاتێکی دەوروبەر ڕۆشتووی بەشداری هیچ کۆڕ و کۆبوونەوەیکی قورئانی یاخۆت فستیڤاڵێکی نێودەوڵەتیت کردووە؟ وڵات داوەتکرایمە بەس نەچوویمە بەڵێ ئەرێ وەڵڵا هۆکارچی بووە هۆکارەکەی ئەوەیە ئەم هەر زۆر هەر بخۆم حەزم بەو شتانە نییە بۆچی باست لەوە کرد کە حەزت بە دەرکەوتن نییە لە کامێرە؟ نا وەڵڵا زۆر حەزم لێ نییە لەبەرچی؟ بە خودای نازەم هەر کەسێک هەر مرۆڤێک تەبیعاتێکی هەیە هەر بخۆم زۆر حەز ناکەم بەس جارێک فستیڤاڵێکی ئەوەی هەبوو مانجی مەولود لە تورکیا لە ئەنقەڕەی ئەمن هەشت ڕۆژ چوومە وێندەر 16 مادەم لۆ تۆمارکردن لە وێندەر بەس ئەگەر من داوەت کرامە لە زۆر شوێنەکان ئەو مادانەی کە تۆمارت کرد بە چی زمانێک بوون؟ بە زمانی کوردی بوو بە زمانی کوردی لە تورکیا بڵێ جا بۆ چیان بوو؟ ئەوە وەچی فستیڤالێکی مانجی مەولود بوو بە بۆنی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە تورکیا و لە ئێران و لە عێراق بوو لە عێراق ئێمە سێ کەس چوین من و مامۆستا عەبدولقادر کوردی و مامۆستا تائیف بوو بەڵێ ڕشتان ساغ بێ عەرەبی جا دواتر شتەکانتان لە کەناڵەکانیان لێ درایەوە؟ لە کەناڵەشان هەیە پێی دەڵێن تەرەتە کوردی بەڵێ ئەڵێ هاتە خوارێتن 3 مانگ لە دوای مانجی مەولود هاتە خوارێ لە تەرەتە کوردی بەڵێ جوانە مامۆستا هەمومان ئەزانین بواری قورئان خوێندن بوارێکی ئاسان نییە واتە تا فێر ئەبی ماندووە بی دواتر کە فێر بووی خۆتان ئاسا ڕیشتان سپێ بێ بەدەستەوە یعنی کۆمەڵێک عەوائق کێشە و گرفت چ لە دەرس خوێندنەکەی بێ چ لە فێربوونی مەقاماتەکەی بێ دێتە ڕێگەتان ئامۆژگاریتان چییە بۆ ئەو
خۆشەویستانەی کە ئارەزوومەندن لەم بوارە پەرە بە توانەکانی خۆیان بدەن؟ والله ئەمە ئێستا لە کەناڵ و لە یوتیوب سیر دەکەم گەنجی زۆر بەهرەمەند هەیە لەو کوردستانە الحەمدولله شکر بۆ خوا بەس مشکلەکەیمە ئەوەیە با بڵین لە ڕووی ئابووریەوە مامۆستا ڕووی لاحی مادی و ئابووریەکەی زۆر تەسیری هەیە لە ئینسان چکە ئینسان ئەگەر بتوانیتن کە ئیشێکی کرد کارێکی کرد تەنیا بۆ ئیشەی بکاتن ئەو کارە بکاتن پێی باشە بەس لەبەر ئەوەی ئەو گەنجانەی ئێستا لەبەر مەعیشەت و لەبەر ناخۆشی ژیان و زۆر ناخۆش بووە یعنی ئەو حەزەی هەیتت ناتوانانی تەبەن ئێستا ئەوانەی کە دەنجیان خۆشە ئەمن داوایان لێ دەکەم بتوانن پەرە پێ بدەن چکە ئەگەر یەکێک دەنجی خۆش بوو ئەگەر پەرە پێ بداتن قورئانەکەی بخوێنیتن تەجوید بخوێنی مقامات بخوێنیتن زۆر بەرەو پێش دەچی ئەگەر ڕۆژانە لەگەڵ نەبی مامۆستا قەناعەت دەکەی ئێستا ئەمن ئەوە من دەڵێم 36 ساڵە من قورئان دەخوێنم تقریبا ئێستاش لە ماڵەوە هەموو شەوان پرۆڤە دەکەم ئێستاش لە ماڵەوە یعنی هەر فکر دەکەم یا ڕەبی خۆیان لێرە دەبی غەڵەتم نەبی چکە قورئان زۆر گەورەیە یعنی ئینسان یعنی مامۆستا زۆر جاران من لێرە کە پێشنوێژم کە نیەت دەینم ئەو نوێژانەی بەدەنگ یعنی قەناعەت دەکەی کوچایەکت بەسەردا بدەن ئەو هەدەڵم بسم الله الرحمن الرحیم ئەو قەلبم دەدەرزی یعنی قورئان زۆر گەورەیە کەلامی خوددایە ئەوەی دەیخوێنیتن دەبی زۆر ئاگادار بی بەس لە ڕووی پەرە پێدان پێویستی بە ئەوەیە ئینسان ڕۆژانە سەعاتێک هەم بتوانێت قورئانەکە بخوێنی و مەقاماتەکان زەبت کاتن و هەمیش قورئانەکە لەبەر بکاتن دەست و چاوت خۆش بێت چیمان بۆ دەخوێنی ئێستا بە چی مەقامێک واللهی ستان پێی باشەوە مەقامەکان چین ئەوەی کە خۆت حەزت لێ بۆ نمونە مەقامێکی شاد فەریح ئەخوێنی یاخود حەزی والله سەبا بكيف الصباح صباحك أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد جزاك الله خير الجزاء خی گەورە پاداشت بدات إن شاء الله مامۆستا لە خانەوادەی بەڕێزت بۆ نمونە کاکە بیلال و کاکە خەلیل هیچیان قورئان خوێنن؟ ناوەڵا ئەوانە بەس خەلیل دەفژەنە مافی دەفکردیە هەرێ وەڵا بواری دەفژەنیش بوارێکی قورسە زۆر قورسە ئاسان نییە
حتما جگە لە قورئان خوێندن بەڕێستان لە بواری تەواشیح و مەولود نامە و ئەوانەش دەستێکی باڵاتان هەیە پێم وایە الحەمدولله. کەواتە ئەتوانین بڵێین قورئان خوێندن وەکو پیشەی سەرەکی پیشەی جەنابتانە، وەکو پیشەی تر چ پیشەتان هەیە بڵێن وەکو کار و کەسابەت؟ ئەمن هیچ کار و کەسابەتم نییە. ئەمن لێرە لە مزگەوتێ هەر 5 فەرزی نوێژ 5 بانگ و 5 ئیمامەتی دەکەم. 5 بانگ و 5 ئیمام؟ بەڵێ تەنیا بخۆم لێرە الحەمدولله خوددا لێم قبول کە. هەر 5 فەرزەکەش لێرە ئامادەبی؟ هەر 5 فەرز. ماشاءالله ماشاءالله. مامۆستا گیان نەچوویتەتە بەغدا لەگەڵ قوڕائی بەغدا و جنوب اتصالت نییە، تەواصلت نییە؟ مامۆستا من گوتی ئیتصالم هەیە، زۆرش داوەت کرام. ئەمە لە ساڵی 80ەکان داوەت کرامە لە سعودیا، لە بەحڕین، لە قەتەر، لە تورکیا، لە دەوڵەتە ئەوروپیەکان داوەت کرایم، بەس ئەمن ناچم. بەڵێ ئەگەنا هەم ڕفاقەتمی لەگەڵ دیار وەکو ڕفاقەت باس دەکەم، یعنی نەک وەکو مەحافل. هەر وەکو ڕفاقەت مەسەلەن مەجلیسی ذیکر و قورئانتان نەبووە پێکەوە؟ ناوڵە بەس تەنیا ئەگەر ئەوان بێنە شێخ عامر کاظمی هاتە ئێرە، بەڵێ شێخ حوسێن هاتە ئێرە، ئەوان کە دێنە ئەو مزگەوت و دێنە هەولێر دادەنشین، بەس بڵین بە مەحافل و بە ڕسمیات و بە فیستیڤال نەچوویمە لایەن. من خۆم حەزم لە سەفەریش نییە زۆر. ڕاستە فەرمووی. ئیتیساڵتان هەیە لەگەڵ قاریە بەناوبانگەکانی کوردستان؟ بە خودای یعنی با نەڵێن بەناوبانگ، با بڵێن ئەو قاریانەی کە ئەتوانین بڵێن لە مەحافلی نێودەوڵەتی بەشداریان کردووە، هیچ ئیتیساڵ و کۆنتاکتێک هەیە لە نێوانتان؟ بەخوای ئەمن لەبەر ئەوی ناڵێم زۆر هەندێک متەحەفزم لە شتانە. مامۆستا سەنگەر زۆر ڕەفیقما، ئەویش ماشاءالله سەنگەر عەبدولقادر. سەنگەر عەبدولقادر بەڵێ. ئەوەی قاریەکانی شاری هەولێر الحەمدولله ئەوانە هەموو ڕەفیق من، با بڵێن مامۆستا عەبدولقادر کوردی، مامۆستا کاوە و ئەوانەی کە ئێستا ناتوانم ناوەکانیان هەموو بڵێم، ئەوانە هەموو سەید جەلال، ئەوانە هەموو قاری بەرزبەرزن لە هەولێر الحەمدولله، ئەو گەنجانەی تازە پێڕادەگەن. مامۆستا باسی مامۆستا سەنگەرت کرد، تاوان مامۆستا سەنگەر زیاتر بە نەمەتی میسری قورئانە خوێنێ، بە شێوازێکی خاو. جەنابتان هیچ لەو بوارە شارەزاییتان هەیە؟ من بداياتي كدستم بقرآن خويندن كده هر من خوشم من شايم دخويت. زور ما شاء الله معجبي شيخ من شايمة. بله. توزك ما بو خويني؟ بله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون صدق الله العظيم. ما شاء الله. ابراهيم استاور زور او كم لما عدنا كم بس او ندير هل بين با لروي او بين وشي لما تشي مصريه او ابداعت كرنا وسط ما شاء الله. خداش يا ربي خوا سلامتك. بروكوتاي القي برنامج كمان اتشين شي اضافيكت هي بدي ببينراني خوشويست.
والله هەر ئەوەندەیە داوا دەکەم لە بینەران دوعای خێرمان بۆ بکەن ئەگەر لە ژیانمدا بەرامبەر هەر کەسێک ئەگەر هەڵەیەکم کردبی دڵی کەسێکم حاجز کردبی ئینشاء الله گردنم ئازاکەن و بزانیشم الحەمدلله تا ئێستا ئەوەی ئەمتوانی بم دڵی کەسم عاجز نەکردێ بەس ئینسانە جاروێ دەبینی قسەک دەکاتن یەکێک پێی ناخۆشە یان بەغەڵەت تێدەگارێت و ئەمن بینەرانم زۆر خۆش دەوێ و کوردستانم هەموو خۆش دەوێ مسلمانشم هەموو خۆش دەوێ داوا دەکەم لە خودای تەعالی و تەبارەک هەمومان موفق بکە خوا لە گوناهمان خۆش بیتن بە مانجی ڕەمەزان وامان لێ بکەن ئینشاء الله خوا قوتمان بداتێ پێ بین و بە برایەتی بە خۆشی ژیانەکەی بینە سەری ئینشاء الله باش بە حاڵی خۆم گردنت خۆش و ئازادی سەلامت یا رەبی جا لە کۆتاییدا پێمان خۆشە هەندێکی تر قورئانمان بۆ بخوێنی بە مەقامێکی فەریح و شاد هەروەها ئەو ئاەتانی کە خۆت هەڵێبژێری بەڵام بە تۆزە زیاتر بێ ئەمجارە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا إلا حميما
حميما وغساقا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا صدق الله العظيم. جزاك الله خيرا خوي گەورە لە بەڵاو مصیبەتی دنیا و دوورت خا ئینشاءڵڵا مامۆستا گیان. ئازیزان و خۆشەویستان، ئەڵقەی ئەم جارەی سەدای زێڕینتان پێشکەش کرا. سپاس کە تا ئەم ساتە وەختە بینەروبی سەرمان بوون. سپاس بۆ مامۆستا نەوزاد کە لەگەڵمان بوو لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان. تا ئەڵقەیەکی تری بەرنامەی سەدای زێڕین بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.